دەبێت بینەرانی عزیز لە بڕگەی کۆتایی هاتینەوە لاتان وایسەش میوانێکی ترمان لە ستۆدیۆ ئامادەیە بێگومان ئەویش سعدی خانە زۆرن ئەو ژنانەی کە لە مێژووی کۆمەڵگەی کوردەواریدا و لەناو کووردا بەڕاستی خزمەتیان کردووە و ئەو شۆڕە ژنانەی هەمیشە جێپەنجەیان بەجێهێشتووە شان بەشانی پیاوان لە دۆخی سیاسیداوە لە دۆخی کۆمەڵایەتیوە لە دۆخی ئەدەبیات و ڕۆشنبیریە بەڕاستی ژنانیش جێپەنجەی خۆیان بەجێهێشتووە ئەم ئازادی کە ئێساکە پێی گەشتوونە تەنها لەسەر ئەرچی پیاوان نەبووە بەڵکو ژنانی هەمیشە ڕۆڵێکی کاریگەریان پێ بڕاوە بۆیە شان بەشانی یەکتر توانیمانەوە ئازادیە و خۆشببختیە و کۆمەڵایەتی و بەروبوومە بێنینە ئێرانە خاتۆ سعدیە یەکێکە لە نمونە جوانەکانی قەزای چەمچەماڵ یەکێکە لەو ئافرەتە خانەدانانەی هەمیشە ماڵەکەی کردووە بە کاروان سەرایەک تەواوی ئەو خەڵکانە کە ڕۆکەنە ماڵەکەی ئەم ئافرەتە دەستنانە بەڕووی هیچ کەسێکە و لەگەڵ کوڕەکانیان بێگومان ماڵێکی خانەدانن و هەمویان پێکەوە خزمەتیان کردووە بۆیە ئەم ناوە ناوێکی دیارە لە قەزای چەمچەماڵ و هەموو کەسێک خاتووە سعدیە و تەواوی کوڕەکانی کاک شێخ و کاک ئیبراهیم و کاک مەحموود و تەواوی کوڕەکانی تری ئەناسن ئەمیش کارێکی جوانە کە مرۆڤ دوای خۆی بەجێ ئێڵێ خاتووە سعدیە بەخێر بێیت بۆ ستۆدیۆی کەناڵی ئاسمانی کەرکووک ئەمڕۆ گەورەمانت کرد دەستخۆشیتان لێکەم وەم دەرفەتەی کەناڵی کەرکووک زۆر مەمنونم سپاستانەکەم دەستخۆشیتان لێکەم زۆر باشە خاتووە سعدیە لەوە دەست پێکەین لە ئێستا تۆ یارمەتی خەڵکی ئەدەی ماڵەکەت کردو بە شوێنی بڵێن خێرخوازی چاکە ئەەکەی لەم مانگە پیرۆزەیە ئەمە چۆن دروست بوو چۆن وا بیرت لەوە کردەوە کەوا ماڵەکەت بکەیتە شوێنێک بۆ یارمەتیدانی خەڵکی وەڵاهی ئەو یەکەم ئەوە بڕێم هەنێکە سەرێ بۆچی ئەوە تو بۆ خوایکەی ئەوە ئەم شتێ لە نەڕێت بەس یعنی نەمتوانی لە گەڕ کەرکووکە بڵێم نایە ئەوە ڕوح براکانمە کەرکووک برا شەیدەکانمە ئاواتیان ئەوە بوو بێنەوە ناو کەرکووک منیش هەر بەو ئاواتەوە لەخوا بەزیا بێ من خۆم ناسی بێتەوە و چوومەتە ئەو ماڵە وەکو بەحسەکەن باوکمیش کەس و کاریشم هەروە بوونە براکانیشمەوە لە منتیقەی قەراخ و عالەم لێیان پرسە بزانە چۆن بوونە هەروە بووینە هەر حەزمان لە چاکە کردە و حەزمان لە پیاوەتی کردە و حەزمان لەوە کردە فەرق فەقیر و دەوڵەمەند نەکەین فەقیرەکە لای خوا ڕێزی زیاترە وەک لە دەوڵەمەندەکە تر منیش عینەن ئەو بەرنامەم بووە حەزم کردە مەسەرەن ئاشێ بکەم بۆ خۆم قاپێکی هەندێ ببەخشم یعنی ئاوا بوومە مەسەرەن لە فەقیر و ئیتر هاوسێ و در هاوسێ و خوا ئەزانێ ئەوەی لە تواناما بێ قسوورم نەکردە قەت لە حەیاتیان خوا منی دروست کردە قسوورم نەکردەوەی کە لە توانامە واتامە هەر بە بنەماڵە بۆتان هەر ماڵغە زورانیشم هەروە بوونە هەروە بوونە کات خۆی لە پیریایی بوونە کات خۆی دەربە دەربوونە ئیتر ئەمانە هەر کردیانە هەر بوونە و کردیانە یاخوا لەشتان ساڵ بێت بێگومان ئیشوکارەکانتان هەمووی دیارە و نمونەی کوڕەکان تیژ بە تایبەتی کاک شێخ و کاک مەحموود و کاک دایمەوان هەمویان لەشیان ساغ بێ ئێساکەش ئەوانەمان ڕێچکەی بەڕێستیان گردووە وە خزمەتەکەن بە تەواوی خەڵکی چەمچەماڵ و خەڵکانەشی کە ڕۆکەنە ماڵی ئێوە و ئێساکەش ماڵتان ماڵێکی خانەدانە و خەڵکیێکی زۆر ئەگەر بڵین بە 1000 کەس بە 500 کەس لە ماڵی ئێوە نانەخوا دەرگاکەتان کراوەیە چۆن هەوڵتان داوە هەمیشە ئەو خوانە دروستکەن و خەڵک ڕووکاتە ماڵی ماڵی ئێوە تەنها ماڵی خۆتان نەبێ بەڵکو ماڵی تەواوی ماڵی هەموو چەمچەم هەموو هەوەی کە تێتە ماڵی ئێمە ماڵ خۆیەتی ئێمە یە بیدایی کە لە ناو شار دیۆخانێکمانەیە لەوەیش وەک ئەوەش گەورەیە بەس ئێمە ئەوێمان بە باشتر زانی مەجای زۆرترە ئەوانە بیرمان لێ کردەوە ئەو قەڵایەمان دروست کرد دانیشتین شێخە و براکانی وتیان ئێمە بیدایی بە هینەکان کارمەندەکان بیکەنەوە فەقیرەکان کە بەلەدێ و بۆ زبوو ئیتر نانێکمان بۆوان دروست کرد و تەکیە و چەمچەماڵ و ئیتر هەرساین خۆمانیش دروستیەکەین ئاشەکە نەک ینی شێف و مێفوانە نییە هەمووی ژن خۆمان دروستیەکە و بووکەکان دروستیەکەن خۆمش سەرپەرشتیانەکەم و ئیتر بیرمان لێ کردوتمان ئێمە بچین دەوڵەمەند و ئەوانە خۆ ڕێزی هەیە لامان بەس فەقیرەکە تر کۆمان کردەوە هاوردمان و استپاح قڕاکەمان بەوان کردەوە
بەڵێ کوڕەکانت باس لەواکەن هەر کەسێک دێتە ماڵی ئەو بەتایبەتی تۆ دەستنانی بەڕووی هیچ کەسێکەوە هاوکاری هەموو کەسێکەکەی و ئەوەی ئەو پێویستی ناتوانم دەستی بێونم ناتوانم بەدەست خۆم نیە ناتوانم وا فێر کراوم خۆمیش تەبیعەتم ئاهوایە ئیتر حەزەکەم یعنی دانێ بۆ خۆم نیوەی بدەمەیکێ ئاوە بەخوا ئاهوام خوا ئەزانێ ئیترم بە ڕۆژوم خوا خۆی ئەزانێ ئیتر ئەوانش حەقی دەوڕەمەنن فرسەتێکە منیس ئەم کەرکووکە هی من بێ وەک ئەوەی کەوا کە جادەکە پاکەکاتەوە وەک ئەوەی 2 مەتر خام ئەم کە لە ناو قەبرەکەەوە هەر وەک ئەوە زیاتر نیم ئەبێ ئێمە ڕێز لەوانە بگرین ئەبێ ئێمە ڕێز لە فەقیر بگرین ڕێز لە ئاوارە بگرین ڕێز لە نابێت و هەر بۆ خۆت بیکەیت و بیخۆیت و بەیانی ئەمری چی حسابێکە بخەڵبۆتەکە زۆر باشە خات و سعدیە وتتکەوە من پێم خۆشە ئەگەر لە تێنانم هەبێت نیوەی بدەمە کەسێکی فەقیر و هەژار ئەمە تا چەند ئاسوودەت ئەکات زۆر ڕەحەتوودە ئەبم و زۆر خەفەتیشە خۆم ئەڵێم خۆزگا هەبوایە زیاترم بکردایە بەخوا لەوە خەفەتە خۆم یعنی هەرچەندێک ئەەکەم زیاتر خەفەتە خۆم ئەڵێم خۆزگای سا ئاوام کردای ئاوام کردای ئاوام کرد لە دڵ خۆمە لە دڵ خۆمە بەڵێ چەند برات شەهیدە شەهیدەکانی ئێوە بەڕاستی بۆ ئەم ڕۆژە بوو کەی سەبەربوومی ئازادی هاتوۆتەکایەوە وەڵایی 5 برام شەهیدە برازام شەهیدە ئیتر برازایەکم هەبێ سەر و شوێنە یاخوا لەشتان ساغ بێت با من پرسیاری ئەوەشکەم تاکو چەندێک بەڕاستی هاو شێوەی خۆت کوڕەکانت ئەیانەوێ خزمەتکەن بە خەڵک وە دەستنانن بەڕووی خەڵکاوە ئەوەی لە توانایانە بێ بەڕاستی بۆ ناو شوورەتی خۆیان و هەروە شارەکایکەن و بۆ خزمەتی خەڵکیش لەخوا بەزیا بێ گلەیم لە هیچیان نییە جایەکێ پێمی وت گەورە بوو پیاوێ ناوی ناهێنم وتی لە شێخە ڕازیت وتم لە هەمووان و چەمچەما ڕازی لە گشتیان ڕازیم لەخوا بەزیا بێ هەمویان حەز بە خێرەکەن هەمویان حەز بە پیاوەتیەکەن هەمویان حەزەکەن ئێمە وەکو مڵکی چەمچەماڵی نەکار هەمەوەن و نەکار بنەماڵی ئافاغا ئیتر ئەوەی کە پێمان بکرێ ئەیکەین ئەوەی لە توانامان بێ ئەیکەین قسوورمان نەکردا لە هەموو شتێ لە مشکیلە لە سۆح لە هەموو شتێک قسوورمان نەکردە پێوەی چوونە هیلاک بووینە ئەزیەتیان کێشاوە هەر وتیانە قەیناکە بۆ وڵاتەکەی خۆمانە و میلەتەکەی خۆمانە خات و سعدیە زۆر جار باسی ئەواکەن خێزانەکەت یاخود خەڵکێکی زۆر باسی واکە کە چێشت لێ ئەنرێ لە ماڵیەوەیە تۆ هێشتا مناڵەکانە چێشتەکەیان نەخواردەوە بەڕاستی بەسینی بۆ خەڵکی تر ئەیبێت یاخود ئەینێریت ئەرە بەخوا ڕێ لە گەشتی سەی دەستمەکارێ تو جارێ سەبکە پەلەی چیە تو هەر ئەینێری تۆزێ درەنگتر بینێرە ئەرێم قەیناکە نەک ئەوە بەخوا برێم پیسی و ئەوە ئەڵێم هەتا شتیان تێکەڵی نەکردە و هینتریان تێکەڵی نەکرد بە پاکەکە لادەم بیکەمە قابدانم پێشەوە حازرێکم دایەنم مانجەڵوشدانم و حازرێکم زۆر باشە خات و سعدیە ئێوە هاوکارەکانتان زیاتر چین تەنها بڵین پێدانی خواردنە بە کەسی هەژار و کەم ترامەت یاخودتان دەجار پێداویستەکانشیان بۆ دابی نەکەن وەڵاهی ئیتر ئەوە هین یەگرتووە هەر پارەم تێکردە و ئیتر ئەوەی کە تێتیش مەسەلەن ژن تێ ئیسا تێن گەنجیشن بەخوا هەنێک شپیان ئەڕێم ئێستا خول زۆر لە چەمچەما هەیە نانکردنە خەیاتیە ئەوانەیە ئەو عیشانە زۆر هەیە ئەڵێم ئیستا ئێوە گەنجن ئەبێ حەورێ بدەن کەوا خۆتان فێرکەن مناڵەکەتان فێرکەن فێرە و عیشێلە بۆی ئیشێکتان ئیشێک من دەستنانەمە ڕوو کەسەوە یارمەتی تەکەم بەس ئەبێ تویسە زۆر گەنجی خۆی ڕەنگە ئەگە مەجال هەبێ ئەوە باسکەم جاران لە دەرەوە خەڵک ئام کورد لە دەرەوە بەخوا ژنیش لە پیاو ئازاتر بوو فەلاحەتەکرا زەرعاتەکرا هەرچی ئەکرا لەگەڵ ژنان نەبوانیان توانی بیکەن هەنی ژن ئازا بوو ئەهاتەوە نانەکەی شێکرد ئاشەکەی شێکرد لە خات و سعدیە ئافۆنجخان خات و سعدیە ئەگەر باسێک لەوکەی تا چەندێک داواکەیت
ژنانی تریژ وەکو بەڕێزت بەڕاستی خزمەتکەن ببەخشن و ئەوەی لە توانایان تا هەر بەڕاستی لای خۆیان نەیهێڵنەوە چکە بەڕاستی کاتێک کە تو هاوکاری دەوروبەرەکەت کرد ئاسوودابی پێی. وەڵاهی ژن پێم وتە ئەمرت نەمێنە دوو لە ڕووی هۆکەی ژنی تا ئیستا تو ئاڵتونێکت نییە تا ئیستا چۆن منتان دیوە ئاهوە یەکەم شت تۆ بەو ئاڵتونەوە ئەچیتە ناو خەڵکێ نان نییە بخوا من بچم بەو ئاڵتونەوە خۆم پێشان خەڵک دەم و خۆم نمایشکەم ئەمە یعنی چەند کەس وای پێم وتەوتی تو باشە بۆ ئاڵتونێکت نییە وتمە نامەوە بەخوای گەورە منیش داوە لەوانە ئەەکەم کە ئەتوانن و توانایان هەیە گوارەکەی بێت خۆیان بفرۆشن بیدەنە فەقیر لای خوا گوم نابێ فرسەتە بەجێی تێرین ئەمرین ئەشێ دوای خۆمان مناڵ بۆمان نەکە ئەوە ببوورە قسەکانت پێ بڕم ئەوە لەسەرەوە هاوکارانم باسیێواکەن لەن بەڕاستی خۆی ئاڵتونە خۆی نمونەی جوانە ئەوە خۆی ڕێز و پیاوەتی خۆیانە و دەستیان خۆش بێ و مەمنونیانم سپاسیانەکەم وخوا لە بەڕاوم سیبەت لاتاندا ئینشەڵڵا. ئەما گەڕێتەوە بۆەوەی خاتە سعدیەتەوە ئەوەندەی خەمی ئەوەتە کە یارمەتی هەژار بدەیت ئەوەندەی خەمی ئەوەتە کە بەرامبەرەکەت نشکێنی بەوەی کە تۆ بچیتە ناو خەڵکە و زیێڕێکت پێوە بێ بەخوا بە زۆر بازنیە لیریان پێم کرد کچەکان خوا ئاگای لێ نەمکرە دەسم یعنی کدمەتە دەسم بەس وەکو بچمە ناو خەڵک لەبەرەوەی نەفسی فەقیر نەشکێن نەمتوانی وەڵا دامەیکە لە کچەکان بخوا. با من پرسیارێکی تر بکەم بەڕاستی پۆشینی ئەمج لە کوردەواریە و بەردەوام بەڕاستی ئەو ژنانەی کە لەو خۆناغی ئێوەیە بوونە هەتاکو ئێساکە هەرچی گۆڕانکاری هاتبێ مۆدێلی تازە هاتبێ جلوبەرێکی تازە هاتبێ ئێوە باوەڕتان هەر پێی نەبووە باوەڕتان بەم جلە جوانە کوردەواریەوە ڕەسەنیا بووە بەردەوام ئەم جلە ئەپۆشی لە ماڵیشەوە هەر دوو لە ڕووە پێشەوە ئەخەوم هەر جلی کوردە بەخوا بە ئاوا خەوم بەس کەواکە من پێداێت ئاوا پێوە خەوم سەرنیاکەشم کوردیە بەخوا سەرنیاکەشم سەرنیای کوردیە ئەوە جێ شانازیە ئەوە ڕەمزێک کوردەواریە وەڵاهی زۆر ناشرینە زۆر ناخۆشە مەسەلەن تۆ ئەچتە تازیەچتە ناو خەڵکی سەیرانە نەورۆزە ئەچتە دەرەوە ئاوەج لە کوردیەکە بکە بەرت هەر باشە با گوم نەبێ بە خەڵک مناڵەکانمانیش فێر ئەوە نەبن فێرج لە کوردیەکە بن بۆ خۆیان بۆ مناسەبات هەر بۆ مناسەبات بیکەنە بەریان سەیرەکەم لە سەیران لەم لاولە گشتی ئاغڵەبی هەر عەزیەکە ها لە بەریە پانتۆڵەکە ها لە پایە ئیسە جوان بێقەینە وەڵاهی جوان بێقەینە تۆ شتێ بکە ئەەکەی بۆ جوانی ئەیکەی تو بۆ ئەمەی کە خۆت بکەتە عیبرەت شتێکی محتەشە. بەڵێ خات و سعدیە تاکو چنێک داوات لە کوڕەکانت کردووە داوات لە کچەکانت کردووە و لە خێزانەکەت کردووە هەمان ڕێچکەی تۆ بگرنە بەروە هەمیشە بیانەوێ خزمەتکەن وەکو تۆ چۆن بەڕاستی خاوەن مێژوویەکی جوانی خاوەن ناوێکی جوانی و بۆ خۆت و بۆ خانەوادەکەت بەڕاستی ئەبێ هەمویان شانازیت پێ بکەن تاکو چەندێک بیستوتە ئەم بیرکردنەوەی خۆت بە کوڕەکانتیش بڵێ ئەوانیش هەمان ڕێچکەی تۆ بگرنە بەر. وەڵا دایمە بە کچەکان ئەڵێم کوڕەکان ئەوان ئەیکەن ئەرێ وەڵا تو بەش گشتمانەکەی تر ئێمە چی بکەین ئەو نێ بەش گشتمانەکەی یعنی دایمە پیان ئەڵێم دایمە ئەو تیکەت برد بەوە دەمت بیر فەقیرەکەت هەبێ یعنی ئەمە وەسیەتی تۆ بۆ بەخوا بە گشتیان ئەڵێم مستاحی لە ماڵ هین خۆت نییە کوڕ هین خۆت نییە کچ هین خۆت نییە هەمووی بەجێتێری هەمووی ئینسان چاکە بەجێبێلی ئاخراپە. زۆر باشە خات و سعدیە وتەیەک هەیە ئەڵێ ئەگەر دەستی ڕاست خێرێکی کرد با دەستی چەپن نەزانێت ئاخرمیش ئەلەوە پێم وتم ئەمایسە من بەو خوا کردمە کەشف بێ ئەلەمەوە کەشفە بێ بۆ خوا کردمە خوا ئەزانێ بەس ئیتر وەکو کەرکووک ناو کەرکووک بێنن ئیتر من یعنی تر ناتوانم هیچ بۆ وەسیەتی براکان. ئێمە سپاسی تۆکەین بەڕاستی کاتێکە من داوام کردبییر بۆ کەناڵی یاسمانی کەرکووک بەڕێزت لەبەر خاتری کەرکووک و کەرکووچەکان ئامادە بووی چکەوەکە ئاگادارین کۆمەڵە کەناڵی تر ویستویانە چاوپێکەوتنکەم بەڕێزت ڕەتت کردوتەوە ئێمە هەمیشە فەغڕەکەین بۆی کە بەڕێزت هاتوتە ئەم ستۆدیۆیە نمونە زۆر بێت خات و سعدیە لەناو کوڕەکان تا تەنها کاک شێخ و کاک مەحموود بەڕاستی چالاکن و دیارن و خزمەتەکەن یاخود کوڕەکانی هەمویان خزمەتەکەن هەمویان
هەمویان چاک زۆر باشە خات و سعدیە بەدەر لە خانەوادەی خۆتان کامە ئەم کارە خێرخوازیە تایبەتە بە خێزانی خۆتان یعنی کەسی تر هەوڵی داوەکەوە لە ڕێگەی ئێوەوە هاوکاری کەسانی تر بکات یاخود بڵین کۆمەک بۆ خەڵکی تر بکات واللهی کۆمەک مەسەلەن عەرەبەکان هاتنە کوردستان و هاتنە چەمچەماڕ شێخ ئارامی هەیە لە هینە شارەوانی هینە چەمچەماڕ وەزەم لە شارەوانی ئیتر لەوێ لەگەڵ فارسە هینیانە کرد ماڵە ئەوەی دەوڵە کۆمەکیانە کرد و نەوتیان تەوزیع کرد و ئادیان تەوزیع کرد و ئیتر برنجیان تەوزیع کرد و ئاوا بەو شێوانە ئیتر پاریان کۆ کردەوە و ئەیان کردە ئەوە بەڵێ بەڕێزت دیوەخانێکتانەیە بەڕێز زۆر جار لە سەری دیوەخانەکەەوە دانیشیت کامە قەدر و حرمەتێکی گەورەی لە بەڕێزت نراوە بەڕاستی ئەوەی کامیشە خەڵک باسیەکات وە ئەوەی ئێمە جۆمان لێبووە و خەڵک بەبێ ئاگابوونی خۆت باسیەکە هۆکار چییە کاتێکە ئەو خێرانەی ئیکەیدا خودە و چاکانەیەکی تەنانەت ئەتەوێت کوڕەکانتیش نەزان تەنانەت ئەتەوێت کچەکانیش نەزان هۆکارەکەی ئەوەیە ئەتەوێت ئەو کەسە نەشتێتەوە یاخود هەست بەوە نەکات کە بەڕاستی ئیتر خوای گەورە وای پێخۆشە ئەو کەسەیش پێی نەشکێتەوە من ناو کەس هەن نایەنم بە حەیاتی بڵێم دامەتە فڵان کەس ناوی نایەنم نە بەخوا ناوی نایەنم زۆر باشە خاتە سعدیە کەسی هەژار زۆر زۆرە کەم دەرامەت زۆر زۆرە لە ڕێگەی ئەم کارانەتانەوە ئەم هاوکاری و یارمەتیانەتانەوە تا چەند توانیوتانە هەست بۆ بکەنکەوە ژیانی ئەو خەڵکە کە ئێوە هاوکاریتان کردو بەرەو باشتر بچێت واللهی ئیتر من نەچوومە بۆ لایەن یەک کەس نەبێ یەکگرتو خانوویەکی بۆیان کرد و کابرا ئیتر نەبوون بوو تر ڕۆشتین لەگەڵ مناڵەکان یارمەتیمان کرد تر دەنگی نەبووە تا ئەم بینە لە قەرابوو میوانمان هاتبوو وڵا تەلەفۆنی بۆ یەکێ لە کوڕەکان کردبوو تر هەروەها بەسەرمانە سوڕایەوە و حەوت مناڵی هەیە 5 نوقستانە ئیتر خانۆکەیش ئیتر ئەو ئاچونکم دروستیان کرد وەکو مەزبوط نییە ئەوش تەعمیراتی ئەوستەوە چەند ساڵە ئیتر ئەوە ئەناسم چوومە ئیتر بە هیچ کەسێ نازانم ئەرێ خەڵک سەنگاوم و ئەرێ خەڵک تەکیم و ئەرێ خەڵک ئەوێم و ئەوانە و خەڵک سلێمانیم و خەڵک ڕاپەڕینم و ئاوە ئەرێن ئیتر ئەوە غڵبیان یعنی بەعزێکیان کە زۆر ئەزانم یعنی دیارە هەستێ هینی تایە شەرم و شتی تایە حاجیە هات لەم بینەیە پێش ڕەمەزان یاخوا نمونە زۆر بێ لە بەڵاو بەڵاگەردانی بە دوور بی ئێوە بینایەکتان کردووە پێڵێن قەڵای هەمەوان تاکو چنێک بەڕاستیەوە خواردنێکی هەمووان بەڵێ ببوورە قەڵای هەمووان بەڕاستی ئێوە خواردنی زۆرێک لە خەڵکە دەن لەو جێگایە یاخود لەو شوێنە تاکو چنێک ئەمە ئەرچی ئەوەی قورس نەکردووە یاخود بەڕاستی خانەوادەکەی ئێوە هەر بە درێژایی مێژوو ئێوە ئامانستان خزمەتکردن بۆ بەلایەوە مەکارێکی ئاساییە لەخوا بە زیاو بێ بووکەکانمان هەنێکی هەمووە هەنێکی تاڵبانیە هەنێکی دوورترە هەمویان وەکو خوشک بووان ئەو نانە بەیەکەوە دروستەکەن خۆمیش تۆزی بەسەریان ئاسوڕێمەوە ئەو نانە دروستەکەن ئەوە نەقاپە ئەشورن ئەوە نە ئەشتەن بلایەک ژنێ عارەبمان هەیە کچێکە گەورە کچێکە ژنێ زۆر ماڵێ زۆر بەڕێز و چاکن ئەوی شەڕێ من قەت داوایش لە خەڵک ناکەم ئەمە بۆ خۆم سەربەرزیەکە عیشقەکەم بۆ خۆم و بۆ ئایلەکەم و پێ بژێن ئەو ئیتر هەمووی مناڵ خۆمانە کچ خۆمانە کوڕ خۆمانە شتیشەکەن تێنەوە ئەو ڕۆژە لەوێ بەشدارە بن لەو خواردنە و لەو ئازیێتە زۆر باشە خۆمانی شەیکەین شێف و مێف نایەنین باسیەوەت کردوتت پێش ئێستا وتت حاجە کاتووە ماوەیەک پێش ئێستا بۆمان ئەگەر بکرێ باسی بکەی وتی هینە وتی چون سەرمو لە حەوشەکەی وتی بەو خوای ڕۆڵە سوارکەر نیم و فەقیر نیم خۆم نەخۆشم ژنەکەم نەخۆشە لە کۆمپانیای بەڕێز خانیۆکم گردە بەکرێ وەڵای تر وتم بە کوڕەکە و لە خوارەوە حرەستەکە وتم تخوا ڕقەمەکەی لێ وەرگرە ئیتر ئەو کاتە زۆرێک کەمێکم پێ بوو دام پێی وەڵای تر دوایی تەلەفۆنم بۆ کرد هاتەوە ئیتر ڕقەمەکەی لای خۆم دام ناوە ئەوە زانیم زۆر یعنی هینە زۆر باشە خات و سعدیە ئێمە
بەردەوام لە ڕێگەی لایەنی مادیەوە لە ڕێگەی پارەوە هاوکاری خەڵکیمان کردو یاخود پێداویستەکانمان بۆیان کڕویان بە خواردن بێت تا چەند گرنگە لە ڕێگەی و فەرمودەی پێغەمبەرەوە کە دەڵێ الکەلیمەت الطەیبەت سەدەقەت تا قسەی خۆشیش چاکەیە بە یارمەتی و هاوکاری حسابە بێ یعنی تۆ خۆت کەسێکی قسە خۆش و کەسێکی بڵین بەردەوام دەم بەخەندە دیاری ئەمە تا چەند هاوکار بۆ بۆی کە خەڵکی ڕووتان لێ بکات یاخود تا چەند گرنگە کە ئێمە لە ڕێگەی قسەی خۆشەوە لە ڕێگەی ئەوەی کە پێکەنین بخێنە سەر لێوی خەڵکەوە بەدەر لە لایەنی مادی هاوکاری خەڵکی بکەین والله یەکەمە من هەرچیە تێتە ماڵمان ئێستا بۆ نمونە ژنێک کات وتم چوویتە دەوڵەمەنەکان وتی نە بەو قورئانە بەس بۆ لای تواتمە ئێتم بۆ بەس بۆ لای من ئێوتی بە قورئان چوومەتە ئەوانەیشی هەنێکم پێوت پیا ڕاست بڕا وتی بە قورئان نەیداوە پێمان وتی بەس بۆ لای تو تێم ئەیتر یعنی ئەمانەی هەنێ لەگەڵا ئەڕێم هەنێک گەنج بێ هەرێم حەزەکەم یعنی خۆت دروستکەیت و بەدەلەوە تۆ ڕێنماییشیانەکەیت ئەرێم حەزەکەم خۆت دروستکەی حەزەکەم لە چەمچەماڵ خول زۆر هەیە خۆت فێری کارێ بکەی خەیاتیە نانکردنە زۆر ئەخەیسە لە چەمچەماڵ مەعمەلوش زۆر کراوەتەوە خول زۆر کراوەتەوە ئیتر ئەوانە بکەی باشترە قەیچێکە هاوکاریشێ بکەین بەس خۆتیش هەوڵێ بدا گەنجی ئیتر ئەوانەیان پێڕێم زۆر باش داوایش لەوانە ئەەکەم کە هەیەی و دەوڵە منە فرسەتێکە کورە دنیا ئەڕاتەوەەوە بێ با یارمەتی خەڵکە بە یارمەتی فەقیر بکە فەقیرەکان دیارن دیارن بەخوا دیارن بەخوا بێتە قاپیەکەش ئەزانی فەقیرە فەقیر زۆر باشە خاتو سعدیە لەبەرەوەی تۆ کەسی هەژار و کەم دەرامەت زۆر ڕووتان لێ ئەکات یعنی داواکاریتان زۆر لێ ئەکات بە هەر جۆرێک بێت یعنی تاوکو ئێستا بۆ نمونەیەک هەبووە بەسەرهاتێکە بۆ چیرۆکێکی هەبووە هی خێزانێک کە تاوکو ئێستا لە مێشکت ما بێتەوە یعنی تەواو تەئسیری لێت کردبێ وڵا تەئسیرەکان ئەوە بوو ئێستا من ئێمە دوو کوڕمان مەسەڵەن کوڕێکمان شەهید بووە ئیتر کوڕێکمان خنکاوە ئیتر ترمان برا گەورەکەی یعنیەوە لە گشتیان گەورەتر بۆ ئەوی شەهید بووە ئیتر خۆتان خۆش بن ڕوحیان شاد بێ ئیتر بۆ یعنی ئەوەی تەئسیر بوون زۆر کاکسیروان بیدایی ڕۆیە دەرەوە نەمتوانی ئەویش قاقەزی بۆ مەنارد بەس نەمتوانی سەردانی بکەم نەمیوەرە نەمتوانی زاڵم بۆ حکوومەتەکە ئیتر ئەو داخە هەر لە دڵمایە کە سەردانیم نەکردو بچم لە دێیەک ئاشی خۆشی بۆ بکەم بۆ ئەمەکان ئەم کرد غەریب و عمەروان عەشیامە برد و ئەڕۆیشتم لەوێ نانم بۆیان دروستە کرد و سەر و پێمە برد قەلمە برد ئەمزانی حەزیان لێ ئەوە بۆ ئەوان ئەڕۆشتم بەس بۆ ئەو زۆر زەختمان لەسەر بوو بەدەر لەوە بڵێن ماڵی هەژار ئەڵێن یعنی بۆ نمونە هاتوونە حاڵ و گوزەرانیان بۆ تۆ باس کردووە کام لەو ماڵانە یعنی چیرۆکەکەیان ئەوەندە سەخت بووە ئەوەندە ناخۆش بووە کە تاوکو ئێستاش یعنی تۆ لە مشکتا ما بێتەوە لە ژیان تاوەکو یادگارێکی تاڵ ما بێتەوە لە هەنێک دوو ماوسێ ماوە زانم نوقستانیان هەیە ئیتر نوقستاش بەردەوام بە ڕێی خەستەخانە و ئەو شتانەوەیە یعنی زۆر ئەوانە زۆر تەئسیری لێ پێم ناخۆشە و متاسیرم و دوعای خێریان بۆکەم و ئیتر لە گوێرەی خۆم یارمەتیانەکەم و ئیتر من حەقم لە کوڕەکان نییە کوڕ ئەیکانایکە کەیف خۆیەتی بەڕاستی ئەمە مای جوانیە و بەڕاستی بەڕێزت کە خاوەنی ئەمەم و شەهیدەی ئەمەم و قوربانیەتان بۆ ئازادی ئێستەی کوردستان داوە بێگومان لای و کەسانەی کە بەڕاستی نەتەوەیان خۆشەوێت لای و کەسانی کە مرۆڤبوونیان خۆشەوێت بێگومان ئەم قوربانیدانەی ئێوەیان هەمیشە بیر ناچێت بێگومان بەڕێست و کوڕەکانت و تەواوی خانەوادەکەی ئێوە هەمیشە ئامانسانەوە بووە خزمەتکەن بە کۆمەڵگەی کوردەواری و خزمەتکەن بە کورد و کوردستان ناوی ئێوە هەمیشە لەسەر زارە ئەمێنێتەوە و لەلایەن ئەو کەسانی کە بەڕاستی بە ویژدانن و بە ئەمەکنەوە بە وەفان بەرامبەر بە خاک و بەنشتیمان بێگومان ناوی ئێوە ئەمێنێتەوە ئەوە تا بەڕێستان تەنانەت بە شەهیدیشەوە نەوەسانەکە بۆ خاکی پیرۆزی کوردستاندا تانە بەڵکو ئێساکە کوڕەکانتان ئەوە تا ئەکابینین بە بەرچاوی هەمومانەوە خزمەتەکەن و نمونەی کاک شێخ زۆر بێەوە نمونەی کاک مەحموود و کاک فارس و کاک ئیبراهیم و تەواوی ئەو قوڕانی کە نایەتە بیرمان بەڕاستیانی ئەما بێ ئێمە شاهید و گەواهی دەرێکی حەقیقەت بین کابینین لە سووری چەمچەماڵات چەند بەبێ جیاوازی
ڕێچکەی دایکیان گردۆتە بەر هەنگاوەکانی دایکیان گرێتە بەر ئەمە مایەی فەغرە نەک بۆ تۆ بۆ تەواوی خەڵکی کوردستان یاخوا لەش ساغ بێت ئێمە ئەمڕۆ بەڕسمان ماندوو کرد کایتە سۆدوی کەناڵی ئەسمانی کەرکوو بەڵام پێمان جوان بوو ئەو ئەرشیفە جوانە و ئەو خزمەتی کە هیتە بەڕاستی بیبینین چیت ماوە لە کۆتاییە بۆ ئێمە بۆ خەڵک بۆ تەلەڤیزیۆنی کەرکووک ئەگەر شتێک بڵیت وەڵایی منش حەز دەکەم هەر لە ئێوەش لەم تەلەڤیزیۆنەوە ئامۆژگاری ئەو خەڵکە و داوا لە خەڵک بکەن و دەوڵەمەنەکان و یارم بەخوا ماڕ بەبەخشین بەخوا هات چۆن ئەوە تو ئەو کچەیە دانیشتووە زەلامێک ئەلەم دوێنێ پێرە دوێنێ بوو یا دوێنێ بوو ماین بە پەلە شێت بوو وتی هینە نام کوڕێکە ئیناسیە وتی کرێچیەکە لە بەر قابێکە وەستاوە نام داوای کرێچیەکەی لێکە خێرا تر بۆی برد نازام چەنێ بوو کرێکەی نەیوت خوا ئاگادارە لە قاڵدرمەکە نەهاتە سەرەوە برادەرێ تەلەفۆنی کرد تەلەفۆنی بۆ کرد و وتی وەرە هینە ئەوە بڕۆ دەوەرە قەجەژنانم بۆت ناردە وەریگرە بە گەورەی خوا یعنی ئەمە بە چاو خۆم ئەمەم بینی بە چاو خۆم یعنی مار تۆ بۆ خوا بیکە بە دڵ بیکە نەک بۆ ڕواڵەت و بڕێوەڵا ئەو فران کەس وای کرد و ئەمەی کرد ئەوەی کرد بەخوا خۆم لە بیرم بێ هەتا ئێستا ماڕغە بەخوا خەسوویەکم هەبوو 14 ماڵ دوێداپی بە 14 ماڵ ڕەمەزان ئەو کاتە ئێمە لەو حەوشە بووین ئەخر ئەیانت ماڵ عەرفاغا خانوویەکیان کردە لەو پڕچەمچەماڵەوە مانگامان هەبوو لەو حەوشەیە 3-4 دووەنم بوو گەورە بوو یعنی ئەو ژنە بەو ڕەمەزانە بەو هاوسیانەی وەرن هاوسەکان هەر هەموو ماڵەکان دوێداپی هەر هەموو بەخوا بەزیاو بێ بە ڕۆژوویت خی گەورە قبوڵی کە لە تۆ لە تەواوی موسڵمانان هیچ ماوە لە کۆتایی یاگەشتێکی تر بێتەوە بیرت پێمانی بڵیت ئیتر هەر ئەمانەیە ئەمەی ئینشاءالله داوا لە هەموو دەوڵەمەنێکەکەم داوا لە ئەوە ئەکەم کوردستان بە خۆشی بدینم کوردستان بە برایەتی بدینم کوردستان بە ئاشتی و ئارامی بدینم کوردستان نەک بە شەڕ و بە ئاژاوە پارەیە بووە هەتا لە شاغ بووین شەڕمان نەبوو مشکیلەمان نەبوو ئیستا هەمووی ڕقیلەیەکە هەمووی ئاژاوی هەر تەماحەکەیە کورە تەماح ئەوە نایەنێت و خۆتی بۆ پیا و خراپ بکەی نامێنێ ئەڕوا کەس خاوەن پارە نییە کەس خاوەن مرگ نییە هەمووی جێتێلی حەزەکەم هەموو کوردستان وەک برا دەستیان لە ملیەکا بێ حەزەکەم هەموو کوردیە کامەی کوردێک کە تو ئەڵێ هیچ نییە لەیا کەوتە دەست بنە باری ڕاستی کەنەوە و درستی کەنەوە نەک یعنی مشکلە و ئاژا و لە ناو کوردستانە زۆر پێم ناخۆشە لەو کەناڕانەوە فران وایوت فیسان وایوت ئەمە زۆر بۆ کورد ئای باشکانەوە یا کورد پێ ئەشکێ نازانم یعنی سەکات خۆی ئێمە ماڵ غەزوران بڕیان کردە بۆ ئادێنە لە ئادێنە لەوێ یەکیان گردێتەوە هەمەوەنێکی گردێتەوە عینەن بە حساب هاتنەتەوە کوردستان غەزورم یعنی تورکمانی وەکی نەزانی وەک ئەم تورکمانانە جا کات خۆی باپیرەی یعنی باوک باپیری غەزورم کراوەتە قایمقام ئادێنە و تێتی ئێوە زۆرن گە خوێنەواریت هەیە ئەو کاتە قورئان خوێن بوونەوانە خوێنەواریت هەیە وەرە خۆتان این عیلەکان خۆتان تەوزیحکەن ئێوە زۆرن ئێمە بۆمان ناکرێ کردیانتە قایمقام ئادێنە ئیتر دوایش هەر عینەن هاتنەتەوە و کوردستان و ئاوە ئەمە هەزار واماندی هەر ئەوەی بە تەبایەکە لە گشتی باشترە ڕێک بن ئیسە من جەرگم ژانەکە من 5 برام شەهیدە برازام برام چۆن حەزەکەم کورد ئاوا دوژمنیەک بێت چۆن حەزەکەم پەلامارێکدان چۆن حەزەکەم شەڕ و ئاژاوە بێ بەخوا بەم ڕەمەزانە دوعاکەڵێم خوایە ئاشتی بخەیتە بین گشتیەوە هەمووی هەل هەموو حیزبەکان بێ جیاوازی چەند جوانە ئەمە بەڕاستی هەر لە گەورەی جەناب دەوەشێتەوە یعنی بەڕاستی هەمیشە مرۆڤانێک کە لە سەردەمیەوە بوونە بەم قۆناغە پاکە هاوردویانە بەم قۆناغی ئینسانیەت هاوردویانە هەر بۆ خاتر قبر ئەنفالەکان قبر شەهیدەکان هەمووی ئێمە ئەوە تا یعنی لەم هەر لە چەمچەماڵە ئەوە تا بای 10 ملیۆن دۆلار هەر ئەرزماندایە شوێن ئەنفالەکان ئەوە تا قبرەکانی تایە ئەو گشتین ئێمەیە بەخوا ئەی تەماح ئەوە نایەنێت و بچی خۆت یعنی ئەم قەبرستانە گەڕان کێ ئەیدا هەر بڕۆ دۆنمی ئیسە بڕۆ 4 دەفتەرە بەخوا دامانە قبر بۆ ئەنفالەکان یاخوا دەسەکانت خۆش بێت ئەوەن تەماح نابێت و لەبەر تەماح
بچیم کوردەکەی خۆ سوکەی هاوڕێکەکەی خۆ سوکەی ئەوە بکەی نازانم بۆچی واکە زۆر متەئەسیرم لێیان بەخوا. بەڕاستی بەرنمەیەکی زۆر خۆش بوو زۆر چێژمان بینی زۆرتان کردووە لە ڕابردووەوە لە داهاتویشا چاوەڕێی ئەوەی زۆرتر بکەن بەڕاستی قەڵاکەتانشکە قەڵای هەمووانە دڵنیام کاکشێخی کاتە ماڵێک بۆ هەمووان وە هەموو بیر و بۆ چوون و جیاواز و هەموو خەڵکێک ڕووەکات و لەو ماڵە نمەکە کات و ماڵا بێتە ماڵێکی پاشتی نمونەی کاکشێخ زۆر بێەوە نمونەی بەڕێستیش زۆر بێت. سپاس کە ئەمڕۆ لامان بوویت بەڕێستمان ماندوو کرد. خۆش بێ دەستان خۆش بێ لەشتان ساق بێ خوای گەورە لە بەڕاو موسیبەت لاتاندا بە کورتی بە ئەوەش باسکەم هینێک دکتۆرێک زەراعە هین ئەمریکی هات کچ بوو وەگەڵ ناوە مقابلەمی کرد ئیتر دە 3 سەعات نیە قسەمان کرد ئیتر هەر باس ئەم شانەیان کرد و تر من شتم هاوردە و ئەو حکوومەت و هەمووی پێوتم وتی مەترسە لێن هینەکەم دایەخەم باسی ناکەم وتم وەڵا بڕۆ لە بانجا دەکەلیت بڕۆ ئیتر هەنێ زۆر شتم وە لەگەڵیا تقریبا 3 ساعات و نیو سوالی لێم کرد. ئینسان ئەبێ حەقەکە بڕێ من ئەوەی هارە دڵما ئەیڕێم بۆچی نەیڕێم بۆ یعنی بۆ ئاخر لەسەر چی ئەم کووردە ئاوا حەزی لە یەک نەبێ لەسەر چی وەڵای زۆر عیبە بۆ دەوڵەتەکان عیبە بۆ عارەب عیبە بۆ خەڵک ینی ئەرێ ئەمە کووردە خۆتان ئاوا لە خۆتانەکەن سەدام ناقی نەبووە جیلەتان کرد یاخوا دەسەکانت خۆش بێ سپاس بۆ ئامادەبوونت گەورەمانت کرد دێوەی بیاخوا منش دەستخۆشیتان لێکەم ماڵتان ئاوا بێ خوا لەم بەرنامەیە ئیشەڵڵا باشتر ئیسپادە بکەن ئێوە ئینشاء الله کەناڵەکەتان خوایە بەقەوەتر بێ خوایە ئەم کەرکووکە لە بەڕاو موسیبەت دادەی خوایە ئەهلەکەی خوایە ڕزقیان بدەی خوایە بێمزەڕەتیان کەی کەرکووک هیوایەتم کەرکووکە بەخوا لەوێت تێمە ئەم دوایی تر وازانم دنیاین خۆم هەمیشە کەرکووک شاری خۆت بووەوە ئێمەش بەردەوام لە بەخوا پیاوچاکی زۆر تیا بووی سە گشتی شێوە بەخوا لەو ئیسکانە بووینەوە ئێمەیان وەک هین سەیرە کرد بەخوا یاخوا دەسەکانت خۆش بێ سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ ئێوەی بینەریش کە تاکو ئێستا لەگەڵمانمانەوە میوانێکی ڕۆحسوکمان لە کۆتایی بەرنامەکە بوو نمونەی خاتووە سعدیە و تەواوی ئەو ژنانە زۆر بێت کە لە کۆمەلگای خزمەتیان کردووە